کوردستان 24 بەردەوام لە نێو جەرگەی ڕووداوەکانەوە لە هەر جایەکی لە هەر گوند و شار و شارۆچکەیەک جرۆژ ئابا و باکوور تا ڕۆژهەڵات و باشوور لە سەرتاسەری دنیاوە ئەوەی لە دەوروبەر و نزیک و دوورەوە ڕوودەدات بە پشت بەسن بە سەرچاوی باوەڕ پێکراو بەو پەڕی خێراییەوە هەر وەکو خۆفەت گوێزە لە کوردستان 24ەوە کیلی بکیلی بەردەوام نوێترین زانیاری گۆڕانکاری کوردستان و جیهان هەواڵی ئێمەیە بۆ ئێوە کوردستان 24 هەردەم بلەزگینی بڕازگویی و باوەری بە ئەوەیەکی هەرسەنگ و پرۆفسیۆنالی بەهوربینی و بێعالی بە شرۆڤە و لێکدانەوەی جیاواز بە هەژمار و دانێن هور لەسەر بنگێن بەرپرسایەتیە جوواکی بە پێداچوونێکە ڕۆژنامەواری و ڕۆماڵێم پیشەیانە بەرهەمەکە پوختە مەدیایی پێشکەشی تەماشەوان و پیسەر و خوێنەرانی دەکات کوردستان 24 کار دەکات لەسەر قوڵکردنەوەی کللتوری دیموکراسی و یەکتر قبولکردن لەسەر لێبۆرین و پێکڤەژیانێ فراوانکردنی پانتایی ڕادەربڕین و لەسەر ئازادیە سیاسی و ڕامانی ئاشتەوایی و دادپەروەری پاراستنا مافین مرۆڤی و سروش پارێزی لەسەر پەروەردەیەکە تەندروست بەهێزکردنا هەستا وڵات پارێزیە کەسی خاک و نیشتیمان کوردستان 24 بە کۆمەڵێک پرۆژە و پرۆگرامی تازە بە شێواز و کۆڵەتیەکە بلندتر گاافدە ئاوێژە قۆناغەکانیە کارکردنێدا کوردستان 24 بە ناوەڕۆکێکی جوانتر بەردەوام دەبێت.